دەست پێ بکەین وریە سپێدە باش وریاگەر زانیاریێن زێدەتر لەسەر ڕەوشە پارێزگا هەڵەبجە بدەێمە. ئەمڕۆ وا بڕێرە کاتژمێردا لە هۆڵی مۆنومنتی هەڵەبجە دەستەیەک لە یاساناسان و پارێزەرانی هەڵەبجە پرۆژە یاسایەک پێشکەش بە پەرلەمانی کوردستان بکەم بۆ دۆزینەوە گەڕان بە دوای منداڵەوەنبووەکانی هەڵەبجە و شنگال و منداڵەوەنبووەکانی ئەنفال بۆ ئەوەی لە ڕێگەی ئەو پرۆژە یاساوە لایەنی پەیوەندیدار دەستنیشان بکرێت وەک لە ڕابردوودا ژمارەیەک منداڵی هەڵەبجە دۆزرانەوە تاکو ئێستاش دەستگای وەزارەتی شەهیدان و ئەنفال کراون و چەند لایەنێکی تر خۆیان بەرپرس دەزان و هەندێکیشان لە ڕێکخراوەکان لە ئاست بەرپرسیاری تا نابینەوە کە ڕێکخراوەکان ئەو وا دەڵێن کە وەزارەتی شەهیدان خۆیان لە ئاست بەرپرسیارەتی دۆزینەوەی ئەو منداڵەوەنبووانەدا نابینەوە. وهر ئەمڕۆ پێشانگایەکی کتێب لەسەر جادە لە ناحیە خوورماڵی سەر بە پارێزگای هەڵەبجە دەکرێتەوە و داشکاندن لە کتێبەکاندا کراوە. دوای ئەوەی لە دوو ڕۆژی ڕابردوودا یەکێکی تر لە بریندارانی چەکی کیمیاوی جانی لەدەستدا بەهۆی کاریگەری ئەو چەکە و بۆتەی کەسوکارەکەی سکاڵایان هەبوو لەسەر پزیشکان و وەزارەتی تەندروستی. لە ئێستادا یەکێکی تر لە بریندارانی چەکی کیمیاوی بەوتەی پزیشکان و کۆمەڵی قوربانیان باری تەندروستی ناجێگیرە و ڕەوشی تەندروستی لە ڕەوشێکی زۆر خراپدایە پێویستی بەوە هەیە کە بە زووترین کات بنێرێتە دەرەوەی وڵات و چارەسەری بۆ بکرێت. دوای ئەوەی دوێنێ هەریەکە لە بزوتنەوەی گۆڕانەوەی کێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیدا کۆبنەوە بە دابەشکردنی و کوێستانی لە هەڵەبجەدا تاکو ئێستا دابەش نەکراوە بڕیارە لە سبەینەوە دانیشتەکانی ئەو دوولایەنە لەگەڵ هەریەکە لە حیزبی شوێوی حیزبی سۆسیالیست دیموکراتی کوردستان دەست پێ بکاتەوە. زانیاریەکانی ئەمڕۆ بوو لە سنووری پارێزگای هەڵەبجە.